دوجار هەواڵە خۆشەکە بۆ فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان ڕاگەیەنرا، بەڵام ئەمە بڕیاری کۆتایی نیە. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە کۆبوونەوەی خۆیدا بڕیاریدا کە فەرمانبەرانی گرێبەست بە هەمیشەییکردنیان پەسەند بکرێت، بەڵام ئەمە بڕیاری کۆتایی نییە، لەبەرەوە پێویستی بە دەرکردن و جێبەجێکردنێتی لەلایەن ئەنجومەنی یاخود حکوومەتی فیدراالیەوە لە عێراق. وەزارەتی دارایی ئەوەی بڵاو کردەوە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوەکە مامۆسایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان بکرێن بە گرێبەست لەم مانگەوە موچەکەیان بە گرێبەستکراوی بۆ دەبەسرێت. بڕیارەکەت ئەمڕۆ تەنها بۆ فەرمانبەرانی گرێبەست نەبووە، بڕیاریش دراوە لەبارەی سێیەکەمەکانی زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستانەوە کە مشورێکی ئەوانش بخۆن. ساڵانێکی زۆرە بۆ خۆتان دەزانن کە فەرمانبەرانی گرێبەست ژمارەیەکی زۆرن لە دام و دەستگا حکومەکانی هەرێمی کوردستانە دەوام دەکەن، داوای بە هەمیشەییکردن دەکەن. هەیانە 15 ساڵە فەرمانبەری گرێبەستە لە فەرمانگەکەی خۆیدا، هەیەی 10 ساڵ هەیە 5 ساڵە، بەڵام ئەوەی کە هەیە لەلایەن حکوومەتی فیدراالەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە لە ساڵی 2013ەوە تاوەکو ئێستا هیچ دامەزراندنێک یاخود میلاکێک بۆ هەرێمی کوردستان دیاری نەکراوە. ئەوەی کە هەیە ئەمە مژدانەیە کە بۆ فەرمانبەرانی گرێبەست، بەڵام دەبێت چاوەڕێ بن بۆ ئەوەی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقیشەوە لەلایەن حکوومەتی فیدراالەوە ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو چاوەڕوانیەی فەرمانبەرانی گرێبەست لە هەرێمی کوردستان نەمێنێ. ورد و دریشتی ڕاگەیەنراوەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و ئەو هەواڵەی کە لەسەر ئەم بابەتە کراوە لە سایتی 964.kr هەیە، دەتوانن خوێنەری بن.